کڵاو ڕێز بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی ئاڕۆیانی هاوکار ماتوونێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی هەینی. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. چالاکی ژنانی تێکۆشەری سنا بە بۆنەی ساڵوەگەڕی شۆڕشی ژینە. هەڕەشە و چاوسورکردنەوە و مانۆڕی هێزەکانی ڕژیم لە بۆکان. هەوڵی ڕژیم بۆ بەشداری نەکردنی خەڵک لە مانگرتنی 25 خەرمانان. پشتیوانی دایکانی ئاشتی کوردستان لە بانگەوازی مانگرتن لەلایەن حزبە سیاسیەکانەوە. بانکێشتی بە کۆمەڵی چالاکانی سنفی فەرەنگیانی کوردستان بۆ ئیدارەی ئیتلاعات. دەست بەسەرکردنی دوو چالاکی مەدەنی و سنفی لە دیواندەرە و کرماشان. لێدوانی ئەمجەد ئەمینی باوکی ژینا ئەمینی سەبارەت بە ساڵڕۆژی گیانبەختکردنی کچەکەی. ڕاگەیاندنی ڕێکخراوەی قوتابیانی پێشڕە و شۆڕژگەڕی ئێران بە بۆنەی ساڵڕۆژی شۆڕشی ژینە. درێژەی هەواڵەکان. چالاکی ژنانی تێکۆشەری سنا بە بۆنەی ساڵوەگەڕی شۆڕشی ژینە. بە پێی هەواڵی گەیشت و ڕۆژی پێنجشەممە 22 خەرمانان کۆمەڵێک لە ژنانی تێکۆشەری شاری سنا بە بۆنەی دووهەمین ساڵڕۆژی قەتڵی حکوومەتی ژینا ئەمینی و دەستپێکی شۆڕشی ژینە لە دەوروبەری ئەو شارە چالاکیان ئەنجامداوە. ژنانی ئازادیخواز و بەرابەری تەڵەبی سنا بە هەڵواسی نیاڵای سوور و وێنەی قوربانیانی سەرکوتی ڕژیم بەڵێنیاندا درێژەدەری ڕێگای گیانبەختکردوانی شۆڕشی ژینا بن. ژنانی ئازا و بوێری سنا هەروەها داوایان لە خەڵکی کوردستان وێران کرد بەدەم بانگەوازی ڕێکخراوە سیاسی و مەدەنیەکانەوە بچن و ڕۆژی 25 خەرمانان بۆ ڕێزگرتن لە یادی گیانبەختکردوانی ڕێگای ئازادی لە ماڵەوە بمێننەوە و مان بگرن. هەڕەشە و چاوسورکردنەوە و مانۆڕی هێزەکانی ڕژیم لە شاری بۆکان. بە پێی هەواڵی گەشت و لە شاری بۆکان هێزەکانی سوپای پاسداران لە سەروبەندی 25 خەرمانان ساڵیادی ئاخێزی شۆڕژگێڕانەی ژینادا جگا لە ڕەفاندن و بەدواداچوونی هەڵسوڕاوان و دادخوازانی شۆڕشی ژینا دەستیان داوەتە جم و جۆڵی سەربازیش. ڕۆژی پێنجشەممە 22 خەرمانان بە کرێگیراوانی سوپای پاسداران بە دەیان ماشێنی پڕ لە هێزی سەرکوتگەر و تەیار بە هەموو جۆرە چەک و چۆڵێکی وەک تیربار و بیکەیسی چەکی سووک و نیوە قورس بە مەبەستی ترساندنی خەڵکو و هۆشداریان بۆ بەشداری نەکردن لە مانگرتنی گشتی ڕۆژی 25 خەرمانان مانۆڕێکی سەربازیان لەو شارەدا بەڕێوە بردووە. جێگای ماژەیەکە و مانۆڕە جموجۆڵانەی هێزەکانی ڕژیم نەکرد نەیتوانیوە خەڵک چاو ترسێم بکات بەڵکو بۆتە مای گاڵتەجاڕێ و عەزمی خەڵکی بۆ بەشداریکردن لە مانگرتنی گشتی 25 خەرماناندا جازمتر کردووە. هەوڵی ڕژیم بۆ بەشداری نەکردنی خەڵک لە مانگرتنی 25 خەرمانان. بە پێی هەواڵی گەیشت و بەرپرسانی ڕژیم لە شارۆچکەی نایسەری سەربەشاری سنا لە ترسی بانگەوازی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران بۆ مانگرتنی سەراسەری لە ساڕۆژی قەتڵی حکوومەتی ژینا و دەستپێکی شۆڕشی ژن ژیان ئازادی بەرنامەی تەفریحی داناوە. بە پێی ڕاپۆرتە بەرپرسانی ئەمنیەتی شاری سنا بە مەبەستی ڕاکێشانی ڕای خەڵک بۆ بەشداری لە بەرنامەیەکی تەفریحی لە ڕۆژی 25 خەرمانان هاوکات لەگەڵ ساڕۆژی شۆڕشی ژینا چەند ئۆتۆبۆسیان لە مەیدانی قەڵەم مەیدانی سەرەکی نایسەر و شەقامی حەیران داناوە بۆ ئەوەی بە خۆڕایی خەڵک بۆ شوێنی بەڕێوەچوونی مەراسمە حکوومەتیەکە بگوازنەوە. پشتیوانی دایکانی ئاشتی کوردستان لە بانگەوازی مانگرتن لەلایەن حزبە سیاسیەکانەوە. دایکانی ئاشتی و بنەماڵەی گیانبەختکردوانی ڕێگای ئازادی و ڕزگاری کوردستان ڕۆژی پێنجشەممە 25 خەرمانان لە بەیاننامەیەکدا پشتیوانی خۆیان لە بانگەوازی حزب و لایەنە سیاسیەکان بۆ مانگرتنی گشتی لە ڕۆژی 25 خەرمانان ساڵڕۆژی قەتڵی حکوومەتی ژینا ئەمینی و دەستپێکی شۆڕشی ژن ژیان ئازادی دەربڕی. دایکانی ئاشتی و بنەماڵەی گیانبەختکردوانی ڕێگای ئازادی و ڕزگاری کوردستان لە بەیاننامەیەکدا وێڕای ڕێزگرتن لە یادی ژینا ئەمینی و هەموو گیانبەختکردوانی بزوتنەوەی ژن ژیان ئازادی جەختیان لەسەر درێژەدان بە شۆڕشی ژینا کردەوە. دایکانی ئاشتی لە پەیامەکەیاندا ڕایانگەیاند کە پشتیوانی لە بانگەوازی حزبە سیاسیەکانی کوردستان بۆ مانگرتنی گشتی لە ڕۆژی 25 خەرمانان دەکەن و دڵنیان کە کۆماری ئیسلامی بە یەکڕێزی و یەکگرتووی هەموو چین و توێژەکانی کۆمەڵگا دەڕوخێت.
بانکێشتی بە کۆمەڵی چالاکانی سنفی فەرەنگیانی کوردستان بۆ ئیدارەی اطلاعات. ڕۆژی پێنجشەمە 22 خەرمانان 1403 هەتاوی 14 کەس لە ئەندامانی کانونی سنفی فەرەنگیانی کوردستان لە سەروبەندی ساڵڕۆژی قەتڵی حکوومەتی ژینا ئەمینی و دەستپێکی بزوتنەوەی ژن ژیان ئازادی لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە بانکێشت کرا. ناسناوی ئەو چواردە چالاکە سنفیە بریتیە لە محەممەد ڕەزا مرادی، ئارام ئیبراهیمی، سادق کەنعانی، غیاز نیعمەتی، نەسرین کەریمی، مەجید کەریمی، سەلاح میرزایی، فاتمە زەند کەریمی، کوڕش عزەتی ئەمینی، فەیسەڵ نووری، ڕەزا تەهماسووی، شەهریار نادری، بێزاد قەوامی و ڕزگار حەیدەری. شانی باسەکە لە چەند مانگی ڕابردوودا سەدان معەلم پاش بەروەندەسازی ناوەندە ئەمنیەتیەکان لەلایەن لێژنەی بەرەنگاربوونەوە لەگەڵ هەڵەیداریەکانی ئامۆزش و پەروەرشدا لە مەزایای پیشەی وەکو گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان و بێبەش و حەقدەستەکانیان کەم کراوەتەوە. دەست بەسەرکردنی دوو چالاکی مەدەنی و سنفی لە دیواندەرە و کرماشان. ڕۆژانی چوارشەمە و پێنجشەمە 22 و 23 خەرمانان دوو چالاکی مەدەنی و سنفی بە ناوەکانی میلاد پیرانی و جەواد عەزیزی لە شارەکانی دیواندەرە و کرماشان لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر کران. بە پێی زانیاریەکان هێزەکانی ئەمنیەتی ڕژیم ڕۆژی چوارشەمە هێرشیان کردوتە سەر ماڵی میلاد پیرانی تەمەن 32 ساڵ لە گوندی قەڵاکۆنی سەر بە شاری دیواندەرە و ناوبراویان بە توند و تیژی و بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر کردووە. تا کاتی داڕشنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لەسەر وەکاری بەندکرانی ئەو شارۆمەندە و شوێنی ڕاگیرانی لە بەردەستا نییە. لەلایەکی دیکەوە ئەندامێکی کانونی خانە نشینکراوانی کرماشان بە ناوی جەواد عەزیزی لەلایەن ئیدارەی اطلاعاتەوە دەست بەسەر و بۆ گرتوخانەی و ناوەندە ئەمنیەتیە گوازراوەتەوە. لێدوانی ئەمجەد ئەمینی باوکی ژینا ئەمینی سەبارەت بە ساڵڕۆژی گیانبەختکردنی کچەکەی. ئەمجەد ئەمینی باوکی نەمر ژینا ئەمینی لە سەروبەندی دووهەمین ساڵیادی قەتڵی حکوومەتی ژینا و دەستپێکی بزوتنەوەی شۆڕژگێڕانەی ژن ژیان ئازادیدا ڕایگەاند. ئەگەر حکوومەت ڕێگە بدات ئامادەن مەڕاسمی ڕێزگرتن لە یادی ژینا بەڕێوە ببن. ئەمجەد ئەمینی لە پەیامەکەی داوتی ئەگەر حکوومەت ئێران بربەستەکانی ساڵی ڕابردوو دروست نەکات بەپێی بانگەواز و داواکاریە زۆرەکانی خەڵک ڕێوڕەسمی ساڵڕۆژی شۆڕشی ژن ژیان ئازادی لە ڕۆژی یەکشەمە 25 خەرمانان بەڕێوە دەچێت. ئێمەی بنەماڵی ژینا ئەمینی وەک هەر بنەماڵێکی داغداری ئێران پێمان خۆشە و مافی خۆمانە کە ڕێوڕەسمی نەریتی و ئاینی ساڵیاد بۆ عەزیزانی لە دەستچوومان بەڕێوە ببێت. کۆبوونەوەی کرێکارانی شاغڵ شارەداری ئێرانشار. کرێکارانی شاغڵ شارەوانی ئێرانشار ڕۆژی پێنجشەمە 22 خەرمانان لە ئاستنەدانی داخوازیەکانیان ناڕەزایەتیان دەربڕی. بە پێی زانیاریەکان 650 کرێکاری شاغڵ شارەوانی ئێرانشار بە زیاتر لە 15 ساڵ پێشینەی کاریەوە ماوەی 4 مانگەی چاقدەستێکیان وەرنەگرتووە و لە دۆخێکی سەختی معیشەتیدا ژیان بەسەرەبەن. کرێکارانی بەشدار لە کۆبوونەوەی ڕۆژی ڕابردوودا خوازیاری پێدانی داخوازیەکان و پەرداختی حەقی بیمەکانیان بە ڕێکخراوی تامینی ئیجتیماعی بوون. ناڕەزایەتی کرێکارانی ئەبنیەی فەنی ڕێگەی ئاسن لە زاهیدان. ڕۆژی پێنجشەمە 22 خەرمانان کرێکارانی شاغڵ لە بەشی ئەبنیەی فەنی ڕێگەی ئاسنی زاهیدان دەست بە دۆخی خراپی پیشەی و معیشەتی کۆبوونەوە. بە وتەی کرێکاران لە ماوەی یەک ساڵی ڕابردوودا هیچ کات حەقدەستەکانیان لە کاتی خۆیدا نەدراوە و ئێستا ماوەی 2 مانگە حەقدەستەکانیان دواکەوتووە. کرێکارانی ئەبنیەی فەنی زاهیدان داوایان کرد کە حەقدەست و مەزایەت دواخراوەکانیان لە کاتی خۆیدا پەرداخت بکرێت و حەقی بیمەکانیان بە ڕێکخراوی تامینی ئیجتیماعی بدرێت تاکو لە دەستڕاگەشتن بە دەرمان بێبەش نەبن. شایانی باسە کە 7 بۆ 10,000 کارگەر لە شرکەتە پەیمانکاریەکانی ئەبنیەی فەنی کار دەکەن و خوازیاری وەلانانی پەیمانکار واژۆکردنی گرێبەست بە شێوەی ڕاستەوخۆ لەگەڵ ڕێکخراوی ڕێگەی ئاسنی ئێرانە. ڕاگەیاندنی ڕێکخراوەی قوتابیانی پێشڕەو و شۆڕژگێڕی ئێران بە بۆنەی ساڵڕۆژی شۆڕشی ژینە. ڕێکخراوەی قوتابیانی پێشڕەو و شۆڕژگێڕی ئێران ڕۆژی پێشەمە 22 خەرمانان بە بۆنەی ساڵڕۆژی قەتڵی حکوومەتی ژینا ئەمینی و دەستپێکی شۆڕشی ژن ژیان ئازادی ڕاگەیاندنێکیان بڵاو کردەوە. لەو ڕاگەیاندنەدا هاتووە بە ساڵوەگەڕی شۆڕشی ژن ژیان ئازادی نزیک دەبینەوە. شۆڕشێک کە پاش قەتڵی حکوومەتی ژینا ئەمینی لە ڕێکەوتی 25 خەرمانانی 1401 دەستی پێکرد و
بە دوایدا خەڵک و بەتایبەت گەنجان خوێندکاران و قوتابیان ڕژانە سەر شەقام و توی مانگرتنی بەهێز و گەورەی چین و توێژەکانی دیکەی کۆمەڵگایان چاند. شۆڕشێک کە دەستکەوتگەلی زۆر گرنگی وەکو تووردانی حیجابی ئیجباری، کۆتایهێنان بە دەستەبەندی نێوان جەماوەر و کەلێنی قوڵی چینایەتی کۆمەلگا، گەشەکردنی ئاسی زانیاری خەڵک و پەرەسەندنی ناڕەزایەتیەکان بووە و شکستی گەورەی بە ئایدۆلۆژی حکوومەتی هێناوە. لە ڕۆژانی سەرەتایی ساڕۆژیە و شۆڕشە و بەپێی ڕەواڵی هەر ساڵ دەگەڕێنەوە قوتابخانەکان و ڕێز لە یادی ژینا، نیکا، سارینا و سیاوەشەکان دەگرین. هەروەها وێنەی جەنایەتکاران لەسەر کتێبەکان ئەسڕینەوە و دار و دیواری قوتابخانەکان بە دروشمی ژن ژیان ئازادی دەنەخشێنین. ئێمە خوێنی بە ناحەق ڕژاوی هاوپۆلەکانمان نابەخشین و لە بیریان ناکەین تا ئەو ڕۆژەی کۆتایی بە کۆماری ئیسلامی دێنین. لە سێدارەدانی دوو بەندکراو لە زیندانەکانی کەهنوج و ئیسفەهان ڕۆژانی دووشەمە و پێنجشەمە 19 و 22 خەرمانانی 1403 حکمی ئەعدامی دوو بەندکراو بە ناوەکانی عەبدولکەریم حەبیبی و بێهنام باقری لە زیندانەکانی کەهنوج و ئیسفەهان جێبەجێکرا. بە پێی زانیاریەکان عەبدولکەریم حەبیبی و بێهنام باقری 5 ساڵ لەمەوبەر بە تۆمەتی کوشتنی بانقەس دەست بەسەر و سزای ئەعدامیان بەسەردا سەپێنرا بوو. شانی باسەکە هەواڵی لە سێدارەدانی ئەو دوو بەندکراوە لە میدیاکانی ڕژیم تا بە ئێستا بەڵاو نەکراوەتەوە. کۆبوونەوەی ئەنجومەنی برینداران و دادخوازانی شۆڕشی ژن ژیان ئازادی لە وڵاتی ئاڵمان ڕۆژی پێنجشەمە 22 خەرمانان ئەنجومەنی برینداران و دادخوازانی شۆڕشی ژن ژیان ئازادی لە شاری مۆنیخی ئاڵمان لە کۆبوونەوەیەکدا جینایەتەکانی کۆماری ئیسلامی بە توندی شەرمەزار کرد. لەو کۆبوونەوە کە بە ئامادەبوونی چالاکانی مەدەنی و سیاسی و بریندارانی شۆڕشی ژینا بەڕێوەچووە، بێهنام شەهبازی بە نوێنەرایەتی ئەنجومەنی مافی مرۆڤی کوردستان بەیاننامەیەکی خوێندەوە و پشتیوانی ئەو ڕێکخراوەی لە داخوازیەکانی برینداران و دادخوازانی شۆڕشی ژن ژیان ئازادی دەربڕی و هاوکات جینایەتەکانی کۆماری ئیسلامی دژ بە خەڵکی کوردستانی بە تاوان دژی مرۆڤایەتی ناوبرد و خوازیاری مەحاکمەی تاوانبارانی ئەو ڕژیمە کۆنەپەرست و جینایەتکارە بوو. و دوایین هەواڵمان سەبارەتە بە خۆپێشاندانی دژبەرانی شەڕ لە وڵاتانی ئوسترالیا و ئاڵمان. لە کۆبوونەوەی دژبەرانی شەڕ لە شارەکانی مێلبۆرنی ئوسترالیا و کیلی ئاڵمان، خۆپێشاندەران خوازیاری وەستانی شەڕ و ڕاگررتنی ناردنی چەک بۆ ئیسرائیل بوون. بە پێی راپۆرتەکان لە خۆپێشاندانی دژبەرانی شەڕ لە بەردەم پێشانگای چەکی مێلبۆرن 39 کەس دەست بەسەر کران. هەروەها پۆلیس بۆ ڕۆبەڕووبوونەوە لەگەڵ خۆپێشاندەران بۆمبی دەنگی، گازی فرمێسکڕێژ و فیشەکی پلاستیکی بەکارهێناوە. لە ماوەی 11 مانگی شەڕی غەزە ئوسترالیا بۆتە گۆڕەپانی ناڕەزایەتی دژ بە شەڕ و پیشەسازی سەربازی و ناردنی چەک بۆ ئیسرائیل. هەروەها لە شاری کیل لە باکووری ئاڵمان خۆپێشاندانێک دژ بە شرکەتی چەکسازی ڕاینمێتاڵ بەڕێوەچووە. هەرچەند پۆلیس هەوڵیدا ڕێگە لە هاودەنگی خۆپێشاندەران لەگەڵ بەزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستان بگرێت، بەڵام لە کۆتاییدا نەیتوانی و ئامادەبووان هاوسازی خۆیان لەگەڵ خەباتی ڕزگاری خوازی کوردستان دەربڕی. بەڵێ بینەرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەشکرا. سپاس کە تا ئێستا لەگەڵمان بوون. هەر شاد و کامەران.